بینرانی بەڕێز سڵاوتان لێبێ من محەممەد جەباری خۆشحاڵ و بەختەوەرم جارێکی تر لە پرۆگرامی بە کوردی بەیەوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە لە پرۆگرامی ئەم جاری بە کوردیدا هەوڵ دەدەین گفتوگۆ بکەین لەسەر مژاری ئاین لە سەدەی 21دا بۆ بێگومان لەو چوارچێوەشدا چەندین پرسیار دێتە ئاراوە. ئایا چۆن پەیوەندی نێوان خودا و مرۆڤ پێناسە بکەینەوە؟ هەروەها چۆن لە هەردوو ڕەهەندی کات و شوێن بگەین لە گۆشەنیگای ئاینیەوە؟ ئایا چۆن جارێکی دی پەیوەندی مرۆیەکانمان دابڕژینەوە؟ و ئاین چی پێیە بۆ باشتر ترکردنی سیستەمی بەڕێوەبردننی ژیانمان؟ بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەرەکانی ئەم لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سدیق لەو بارەوە گفتوگۆ دەکەین. مامۆستا سڵاوی خی گەورە لێبێ و ئەو کاتت باش. سپاس. مامۆستا ئێمە دێنە سەر تەوەرێک کە باس لە ئاینە کات لەم سەدەی 21دا کە ئێمە بەردەوام لە ناو سەدەکەی ئاژین وە بۆ پێشەوە ئەڕۆین. ئایا ئێمە چۆن پێناسەی نێوان خودا و مرۆڤ بکەین؟ ئێمە خودامان بەس خۆش بوێ یاخود ئێمە دەبێت بە شێوەیەکی تر ئەو پەیوەندی ڕێک بخینەوە کە هەمومان سوودی لێ ببینین؟ بەڵێ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان. ئەو دەستەواژەیە یاخود ئەو زاراوەیەی کە جۆمان لێبێ لە زۆرێک لە خەڵکانی پەیوەست بە بواری ئاینی ئیسلامەوە ئەوەیە کە ئاینی ئیسلام بۆ هەموو زەمان و مەکانێک سوودی هەیە. ئەمە دروشمە، ئەمە دروشمە، ئەمە شیعارە. ئەبێ بۆ ڕاستگۆیی ئەم قسەیە، بۆ پشت ڕاستکردنەوەی ئەم قسەیە ئەبێ ئەم شیعارە ببێ بە مەشروع. ئەگەر نەبوو ئەم قسەیە هەر دروشمێکە و نامێنێ وەکو ئەوەی کە ڕاستگۆیەک بەخۆی لە ژیانی ڕۆژانەماندا. کەواتە ئەگەر بتەوێ پشت ڕاستکردنەوەی بکەی بۆ دروشمی ئیسلام بۆ هەموو زمانێک سوودی هەیە، ئەبێ لە پرۆژەیەکە یاخود با بڵێم لە واقعی ژیانی ڕۆژانەدا ڕاستی ئەم قسەیە بسەلمێنی. سەرەتاکان لەوە دەستپێکە ئاین پەیوەندی سەرەتای یەکەمی نێوان مرۆڤ و خوددایە کە ئەم پەیوەندی نێوان مرۆڤ و خوددایە بۆیە دەڵێن ینی گرنگە وشەی پێناسکردن نا پێناسەکردنەوە لەبەرەوەی لە ڕاستیدا ینی لەم سەردەمەدا لە ئەنجامی تێکەڵبوونی گەلان لەگەڵ یەکە و لە ئەنجامی زۆربوونی هۆکارەکانی گواستنەوە و گەیاندن بە یەکترەوە زۆرێک لە کەلتورەکان تێکەڵ بوون. کەلتورێک خەریکە بەرەو ڕووی ئێمە دێ پەیوەندی نێوان مرۆڤ و خوددا دەکات بە پەیوەندیەکی بنیاتنراو لەسەر بنەمای ترس، لەسەر بنەمای ترساندنی خەڵک لە خوددا. لە کاتێکدا عیبادەت بە پێناسەکەی خۆی هیچ نییە جگە لە ئەو پەڕی تەستیم بوون بە خوددا بە ئەو پەڕی خۆشویستنی. ئەگەر خۆشویستن نەبێ هیچ مانایەک نامێنێ بۆ عیبادەتکردن و بۆ پەرستن. کەواتە لێرە زۆر گرنگە ئاگاداری ئەوە بین مەسئلەی پەیوەندی نێوان مرۆڤ و خوددا پەیوەندیەکە دەبێت لە ئاستەکانی خۆیان تەماشایکەین. سێ ئاستمان بەلای کەمەوە لە ڕوانگەی قورئانەوە دەسەکەوێ ئەڵێن ئەی ئەوە نیە خوددا باسی دۆزەخی کردووە لە قورئانە، ئەی ئەوە نیە خوا باسی سزادانەکە لە قورئاندا، بەڵێ. ئەی ئەوە نیە خوددا باسی بەهەشت دەکا و باسی خەڵات و پاداش دەکا لە قورئاندا، بەڵێ. ئەی ئەوەش نییە لە کۆتاییدا خوددا باسی ڕەزامەندی خوددا دەکا، باسی بەدەستهێنانی ڕەزامەندی خوددا دەکا. کەواتە ئێمە ئەوەی کە بە ئەزمموی تەمەنی خۆم بینیم و ئەوەی کە دەیخوێنمەوە لە کەلتوری کوردەواریدا هەمیشە زانایانی پێشینی ئاینی کوردەواری جەختیان کردوتەوە لەسەر باڵاترین پلەی پەیوەندی نێوان مرۆڤ و خوددا. لەسەر چی؟ لەسەر بەدەستهێنانی ڕەزامەندی خوددا بە چاککردنی ژیان، بە پێشکەشکردنی چاکە، بەوەی کە پێشینانمان گوتوانە چاک بکە و خراپ مەکە. ئەم دوانەی تر وێڕای ئەوەی لە قورئاندا هەن لە ڕێی زانای کوردەواریدا زۆر بایەخی پێ نەدراوە. بۆ بایەخی پێ نەدراوە؟ چونکە گوتویانە ئەگە مرۆڤ پێ بگا لەسەر ئەوەی پەیوەندی نێوان مرۆڤ و خوددا خۆشەویستیە بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی خوددا، ئیدی ئەوانی دیکەی لە کۆڵ دەبێتەوە، ئیدی بە دڵنیایی سزای لە کۆڵ دەبێتەوە، ئیدی بە دڵنیایی دۆزەخی لە کۆڵ دەبێتەوە، ئیدی بە دڵنیایی بەهەشتیشی دەست دەکەوێت. بەڵام دوو ئاستەکەی خوارەوە، ئاستی لە خواترسان لەبەر ئەوەی خوا دۆزەخی هەیە، ئاستێکی زۆر نزمە. خەڵکانێکن لەو ئاستن، بەستم ئەوەیە زانای کورد پێشینان نەهاتون لەسەر ئەمە کار بکەن. بۆیە بینی لە کۆمەڵگەی کوردەواریدا وشەی یا بە باڵێم زاراوەی پێگەیاندنی ئاینی بە ترساندن لە دۆزەخ لەم ساڵانەی دوایی و لە دوای ڕاپەڕینەوە لە کەلتوری عەرەبی تێکەڵ بە کەلتوری کوردەواری بۆ تا ڕادەیەکی زۆر. لەبەرەوە بینی
دۆز ئەو چۆن یانی ئەگەر بڵێم نمونەیەک بێن وەکو قوتابخانە وەکو خوێندنگا و زانست خوازان و وەکو کۆلێج و پەیمانگاکان هەیە بۆ 50-60 خوێنێ وانە هەر ئەوەیە بڵێ نەکەوێ دەرچێ هەشە بۆ 67 ئەخوێنێ بەڵام هەیە بۆ 90 دەخوێنێ کە 90 هێنا ئەو کەسەی 100 هێنا هەموو کۆلێجەکان لە بەردەمی کراوەیە کەواتە چۆن لەو ئاستانەمان هەیە ئێمە لەسەر ئاستە باڵاکە ئیش بکەین باشترە کەواتە من نەزانم خدا باسی دۆزە خوسزای کردووە بەس من پێم وایە بەڕای خۆم خەڵک پەروەردە ناکەم لەسەر ئەوەی کە باسی سزایخوا و باسی بیترسێنم لە خوددا دۆزەخ حکمت لە باسکردنی بۆ زۆردارانە بۆ ئەو هەموو مێژوە بخوێنەرەوە بزانە بە دیندار و بێدینەوە خەڵکانێک چ زۆڵ مستەمێکیان لە مرۆڤایەتی کردووە خۆ وەک لە دنیادا ئەبێ بەندیخانە بۆ تاوان باران بێ خۆ ئەبێ لە دنیایەکی دیکەش و لە شوێنێکی تردا دۆزەخێکە بێ بۆ ئەو ستەمکارانەی کە ژیانی هەموو گەلان و تاکەکانیان خستەمە ترسیەوە و ئەم هەموو چۆن ئەڵێ جەهەنەم و دۆزەخەی دنیایان بۆ مرۆڤایەتی دروست کرد کەواتە عدالت وا ئەخوازیە دۆزەخ بێ دۆزەخ بۆ بن و تۆی داماو نییە ئێمە چیمان کردووە ئێمە 2500 ساڵە وەکو نەتەوەی کورد لە دۆزەخی دنیاداین هەر لە دۆزەخی دنیادا دەژین کەواتە ئەبێ بەهەشت هەبێ خەڵکێک پێی خۆشە پاداشتێک بکرێتەوە پاداشتێکی مادی هەبێ باسکردنی بەهەشت بۆ جۆرە مرۆڤێکە کە بەڕاستی هەوڵەدا بۆ لە پێناوی گەشتن بە پاداشتێک لە پێناوی خەڵاتێکە بەڵام جوانترین و لوتکەی مەسلەی پەیوەندی نێوان مرۆڤ و خوددا زانای پێشینی و کوردەواری وەرە هەموو تەماشاکە هەموو ئەوانە بخوێنەوە بە هەموو چۆنەڵێ سەرچاوە کوردیەکانە جەخت لەسەر بەدەستهێنانی ڕەزامەندی خوددا کراوەت تۆ بڕوانە مەسەلەن ینی خەڵکێک ئەترسێ لە ڕۆژی قیامەت دەترسێ لە دۆزەخە ترسێ وانە دەتۆ وەرە بۆ لای عارف و زانا و فەیلسوفی کورد مەولەوی ئێمە دەڵێ من کە خەجاڵەت خزمەت ئاما پێم جەهەنەم 100 ساڵ دۆزەخ بووەجێم یعنی من خدایە من لە جەهەنەم ناترسم من لەوە شەرمەکەم بە خەجاڵەتی بێمە حزوری تۆ ڕۆژی قیامەت لە ڕۆژی قیامەتە پێم بڵێ بۆ وات کرد و بۆ وات نەکرد لە ڕۆژی قیامەتە گلەی و گازاندەیەک لە من هەبێ ئەگەر من لە خەجاڵەت ئەترسم لە خەجاڵەت بوو نەترسم لەوەی کە من لە ئاستی ئەو تێڕوانین و لە ئاستی ئەو پلێ نەبوو بم کە تۆ لە منت خواست بێ ئەمە پەیوەندیەکی زۆر ڕوحانی ئەمە پەیوەندیەکی زۆر جوانە ئەژنا جەهەنەم 100 ساڵ دۆزەخ بووەجێم یانیڵە من ناترسم با 100 ساڵ لە دۆزەخم ئەوە کێشەیەک نییە بۆ من کەواتە مرۆڤە بەرزەکان پەیوەندیان لەگەڵ خوددا ئاوایە تۆ بڕوانە زانای گەورەی ڕۆژەڵات خوا لێ خۆش بوو کاک ئەحمەدی موفتیزادە کاک ئەحمەدی موفتیزادە نمونەیەکی تری مەولەویمان پێشانەدا کە پێمانە لە ڕاستی داڵێ لە جەرگەی جەمی یارانی گیانی یعنی کاتێک کە هەرچی یارانی ڕوحی و هەرچی ئەو هاوڕێیانەی گیانی بە گیانی منن چواردەوری منیان گرتووە و من لە ناوەندی ئەوان نابم ئەمە خۆشترین حاڵەتە لە جەرگەی جەمی یارانی گیانی تۆم نەبێ هێشتا خۆم پێتەنیایە کە تۆم نەبوو کە خوددام نەبوو من هەست بە تەنیاییەکەم ئەگەر تۆمە بێ لە ئینفرادی لێم جەمە هەرچی خۆشی دنیاە با لە بەندیخانەی ئینفرادی شابم بە تاقی تەنیا بەس کە تۆم هەبوو لێم جەمە هەرچی خۆشی دنیا کەواتە ئێمە ینی من واڵم کە پێم وایە بنیاتنانەوەی پێناسەکردنەوەی پەیوەندی نێوان مرۆڤ و خوددا لەسەر ئەم ڕەزامەندیە زانای پێشینی کورد ئەوە پەیوەندی نێوان خۆی و خودای ڕوون کردوەوە ئیدی تەماحی لە بەهەش نەبووە ئیدی نەترساوە لە دۆزەخ ئەمە پەیوەندیەکی مرۆڤ دۆستانی نێوان خوددا و مرۆڤەکان بەڵێ جوانە مامۆستا دێنە سەر تۆرێکی تر کە ئەویش مەسەلەی شوێنکاتە لە گۆشەنیگای ئاینەوە ئایا ئێمە لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئاین دانرا وەکو قاڵبێکی دیاریکە و ئێمە جێبەجێکەین یاخود نەخێر بە پێش شوێن کات ئێمە تێگەشتمان بۆ ئاین دابڕێژنەوە بەرهەم بێنینەوە ینی ئەو شوێن کاتە چ دەورێکی گرنگی لە ئاینە شوێن کات تیشکمان خستۆتە سەر لە زۆر بەرنامە کە لەگەڵ تێپەڕبوونی کات و شوێنە ئەحکامەکانیش ئەگۆڕێن ئەمجا باسی ئەوە ناکەم ئەمێ باسی ئەو بکەم ینی لەو پرسیاری تۆ کاڵی شوێن کات با شتێک بڵین پەیوەست بم بابەتەوە ئەویش ئەوەیەکە مسلمان لە ئەمڕۆدا ناژی مسلمان مرۆڤەکانی ئەم سەردەمە تەماشاکی بە شێوازێکی گشتی هەندێک زۆر لە ڕابردوودا دەژین کەواتە مرۆڤگەلێکی زۆر ئەمڕۆ هەرچی مرۆڤە لەسەر ئەم ڕووی زەویە ئەتوانین بڵێن هەمومان لەسەر یەک گۆی زەوی دەژین بەڵام هەمووشمان لە یەک زەمان ناژین هەنێکمانێ حەنینی بۆ ڕابردوو هەیە و حەزی لە ڕابردوو لە یەک زەمین بەڵام لە یەک زەمان ئەوانێ زەمانەکەمان هەمانە ئێستا لە داهاتووە ئەژێ ینی پێی ناوەتە زەمانێکی تر و باسی داهاتوویەکمان بۆکە کە هێشتا نەهاتووە کەواتە لە ئەنجامە کەسمان یعنی خەڵکمان کەمە لە ئەمڕۆدا بژی
لە بواری ئاینی ئەم کێشەیە هەیە لە بواری ئاینی ئەم کێشەیە هەیە یعنی مسلمانگەلی ئەم سەردەما ئەڵێ چی ئەڵێ ئێمە پێویستە بگەڕێینەوە بۆ ئیسلام یعنی ئیسلام کەوتۆتە دواوە ئێمە بەجێمان هێشتووە ئەبێ بچینەوە بۆ دواوە گەڕانەوە بۆ دواوە نییە لە ئاین ناتوانانی بگەڕێتەوە قەت ناتوانانی بگەڕێتەوە یعنی چۆن ئێمە پێویستە بگەڕێنەوە بۆ سەردەمی پێغەمبەر دوو ناتوانانی بگەڕێتەوە ئاینی توراسەکەواتە بگەڕێتەوە ناتوانانی بشگەڕێتەوە ناشتوانی بگەڕێتەوە بشگەڕێتەوە تۆ چۆن نەگەڕێتەوە پێغەمبەرێکی دیکە تازە نایە وحی بینی ئەرز و ئاسمان نەماوە ئەو قورئانەیە و لەبەردەستی تۆدایە کەواتە مەسەلەی خەڵکە لێونێ خوا فەرمێ وەتەقوا یەومەن تورجعون فیه إلی الله ئەو باسی قیامەتە خۆتان بپارێزن لە ڕۆژێک کە دەگەڕێنەوە بۆ لای خوددا ئەی لە دنیا لمن شاء منكم أن يتقدم أو يتأخر لدنيا دوو بژاردەمان لەبەردەما یا دوا بکەوە دوا ئەکەوی یعنی یا دوا ئەکەوی یا پێشەکەوی بێگومان خوددا ڕازی نیە تۆ دوا بکەوی کەواتە خوددا پێمان دەڵێ لە دنیا شتێک نییە بە نێوی وەستان تۆ یا ئەبێ بەرەو پێش بڕۆی ئەگەر وەستای بەرەو دوا دەگەڕێتەوە ئێ خوددا داوای بەرەو پێشچوونی لێ کردوین لەبەرەوە ئەم حەنینە بۆ ڕابردوو هەڵەیەکی زۆر گەورەیە خۆزگەم بە زمانی ئیمامی عومەر خۆزگەت پێ بێ قەیناوە خۆزگە بەڵام ناتوانانی بچیتەوە ئەو سەردەمە وانە بۆ سەردەمێکی لەوە جوانتر دروست ناکەی بۆ سەردەمێکی لەوە جوانتر دروست ناکەی ئەو نمونانەی کە لە مێژوودا بۆ هاتووە چی ئەڵێ نمونەی ئەو سەردەمانە هەمووی لە پێی ئەو مێژووە چێڵێ هەر هەمووی جوانە چێناڵی هەموو جوانەکانی مێژوو نەقل کراوە بەتەنیا بۆ نمونە کەواتە لە ڕاستیدا خوددا تۆ نابێ پێچەوانەی حکمەتی خواکەی خۆت بۆستی تۆ خدای تۆی دروست کردووە لەم نێوان سەدەی 2021دا لەم کوردستانەدا ئادەی بزانام لەم زمانەدا تۆ بیسەلمێنە ئیسلام بە کەڵکی ئەم زمانە دێ بیسەلمێنە ئادەی تۆ بیسەلمێنە ئەم شوێنە کە ناوی هەرێمی کوردستانە حاجەتی بە ئیسلام هەیە ئادەی بیسەلمێنە کەواتە لە ڕاستیدا مەسەلەی شوێن لەگەڵ زمانە زۆر گرنگە مەسەلەی زمان پێمان دەڵێ ئێمە نابێ ئەو هەڵەیە بکەین بڵێین با بگەڕێینەوە نابێ بەرەو پێش بڕۆین بەرەو پێش بڕۆین دووەم ئەوەیە کە لە مەسلەی شوێنی شا بە هەمان شێوە لە هەمان شوێنە لە هەردوو حاڵەتەکە بێ نمونونەکانمان نمونەی شوێنی خۆمان بێ بڕوانە ئەمڕۆ دوو بەرە دروست بووە بەرەیەک بەس جوانەکانی ئیسلام نەقلەکە یا جوانەکانی کردەوەی مسلمانان نەقلەکە باوا بڵێم بەرەیەکیش شتە ناشرینەکانی نەقلەکە ئەمە ئایدۆلۆژیانەیە ئەم بیرکردنەوە ئایدۆلۆژیە بە کەڵکمان نایە نمونەیەکت پێڵم ئێستا بەرەیەک یا سایتێک یا ئەکاونتێک یا پیجێک یا حیزبێک یا کەناڵێک لە هەموو دنیادا چیشتی ناشرین کرابێ مسلمان کردبێتی نەقلێکە ئەڵێ فلانە کەسی سەر بڕی ڕاستە ئەڵێ فلانە کەسێک زانای ئاینی بوو فلانی نرد بۆ شەڕ و دوای خۆی چوو خێزانەکەی خواست هەواڵە کردەوەی مسلمان لەسەر ئیسلام حسابەکە نەنا باسم لەوە دێ ئەم هەمووی ڕاستە ڕوویداوە بەس کە ئەیکەیتەوە نووسراوە لە وڵاتی مەغریب ئەمە ڕوویداوە کە ئەیکەیتەوە هەواڵەکە ئەڵێ ئەم شتا لە هەندستان ڕوویداوە کە ئیکەیتەوە ئەڵێ لە پاکستان ڕوویداوە ئەمە سوودی نەبوو بۆ من چونکە شکر بۆخوا مادام کۆمەڵگەی مسلمانی کوردەواری ئەم کارە قێزەونەی نەکردووە لە دنیادا شتی وا زۆرەکرێ گرنگ ئەوە بوو ئێمە نەبووین گرنگ ئەوەیە کە لە کوردستانە چی ئەکرێ و چی ناکرێت یا نمونەیەکی تر بەرە مسلمانەکە ئیسلامێکە چیەکە ئەڵێ تاجیرێکی دەوڵەمەنی مسلمان هەموو پارەکەی خۆی کرد بەخێر کاتێک ئەمە شتێکی جوانە کاتێک هەواڵەکە خوێنیتەوە ئەمە لە سعودی ڕوویداوە و شەریکەی فلان و کۆمپانیای فلان کرێتی هیچ سوودی بۆ من نەبوو ئەمە کوردێک نەبوو ئەمە ئەوکو ئایدۆلۆژیەکەی زمانی زوومان لێدێ هەر کەسە بە ئایدۆلۆژیای خۆی لە ئەرجنتین شتێکی باش ڕۆدا ئەڵێەوە حیزبەکەی من و جەماعەتەکەی من و ئایدەکەی دوورکەوینەوە لە ئایدۆلۆژیا بە ئیسلامی و بە چەپ و بە هەموو شێوازەکانی من بەستم ئەوە بوو بینەوە بۆ ئەوەی کە ئیسلام لە سەدەی 21 لە کوردستانە چۆنە نمونونەکانی ئەم زمانە بێنی نمونونەکانی ئەم زمانە ئەوەی کە بۆمان ئەسەلمێنەیە کە مسلمان کاری ناڕەوا ئەکان نمونونەکانی با کوردستانی بێ من زۆرم لاخۆشە کەسێک بیسەلمێنێ بڵێ کەسێک بە ناوی ئیسلامەوە لە کوردستانەوە پارەی کۆ کردەوە خواردی ئەمە نمونەیەکی زۆر ناشرینە بەس زۆرم پێخۆشە ئەگەر ئەو نمونانە باسکەن کە لە کوردستان ڕۆدا بۆچی چونکە لە خەمی چاکردنی ئەبین لە خەمی دووبارە ڕێگرتن لە دووبارە بوونەوەی دەبین زۆرم پێخۆشە سایتێک شوێنێکە ئەڵێ ئیسلام جوانە نمونەیەک بێنێتەوە بڵێ مسلمانێک کرێی خانووی 100 کرێکیدا بەس بە شەرتێ نمونونەکە کوردستانی بێ ئەو کات بۆ من خێری هەیە ئەم قسەیە چاوی لێ ئەکرێ کەواتەمە بەستم ئەوە بوو ئەگەر دژی ئیسلامیشی نمونە کوردستانەکان بێنەوە ئەگەر حەزشی لە ئیسلامەوە خۆشتەوێ نمونە کوردستانەکان بێنەوە ئەگەر حەزت لە ئیسلامە نمونەی ئەم زمانەمان بۆ بێنەوە ئەگەر دژ بە ئیسلامیش ئەڵێ ئیسلام بە کەڵک نایە هەر نمونەی ئەم زمانەمان بۆ بێنەوە چونکە ئێمە تا چەند بڕێنە دواوە ئەگە بە قسەی پێغەمبەرەکەین درودی خوای لەسەر
إن الله يبعث لهذه الأمة على رأس كل 100 سنة كواتي ما زور أتوانين لصد صالات أو رجل دواء بينه لصد صال زياتر ناتوانين دواي صدك توابو حتى 916 أو ريك دينه إيدي تواو كداخلي أم لابوين إما ناتوانين 1400 سال أور بينه چونك زور شتێکی نازانستیە ئێستا هەموو نمونونەکانی سەر منبەر ئەڵێ زمانی خۆی ئیمامی عومەر وای کرد ئێمە چی بکەم دەستی خۆش بێ ئەو کوردی بەس ئێستا نمونەیەکم بۆ بێنەوە زمانی خۆی پیاوێکە بوو کەسێکە بوو ئەوەندە ڕازگۆ بوو ئەوەندە وا بوو ئەوەندە زمان پاک بوو ئاوای کرد بەس هەزار خۆشی ناکە ئەو کەسەی گێڕێتەوە خۆشی ناکە ئەگەر واش نەبێ زەحمەتە بەڵام مەبەستمەوەی نمونە کۆنەکانە نمونەی جوان لەم سەردەمە ئابا لە زمانی خۆمان بژین لە شوێنی خۆمان بژین بەڵێ جوان ئەمە مەساوە قسەیەکم بیرە خاتەوە کە خۆی ینی جلی نوێی لەبەرا بەڵام بە عەقڵی سەدەکانی ناوەڕاست بیرەکاتەوە دروستکردنی خان و بە خشتی کۆن بەڵێ مامۆستا خاڵێکی تر هەیە کە زۆر گرنگە ئێمە پەیوەندیەکان پەیوەندی مرۆیەکانمان ئێستا لە دۆخێکی خراپایە بۆسی یان جاران مەسەلا ئێمە دیمەنێکی ناشیدمان ببینی باە هەمومان مژرکەمان پێ ئێستا بینین زۆر ئاسایی وێنەی مەترسیدارە بینین ئایا ئێمە مرۆڤ ئەبێ لە پاڵ مرۆڤ بە حەز بە بەختەوەری بکات یا حەز بە ترس بکات ئێستا ئێمە حەز بە ترسەکەین لەگەڵ مرۆڤ ئاژین ترسین کەواتە ئەمە لەلایەک و پێمان ئەڵێ جارێکی تر بە شێوازێکی تێگەشتنی کوردانە لە ئاەتێک بڕوانی یەکێک لە زانە هەرە زیرەکەکانی کوردستانی ڕۆژهەڵات بە ڕەحمەت بێ مامۆستا ناسری سوبحانی بوو تێگەشتنی ئەو بە ڕەحمەت بێ لە ئاەتی وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا جیاوازیەکی زۆر وردەکە من نەمبینیوە زانای تر کردبێتی یعنی لە نێوان زاراوەی علم و معریفە لە نێوان علم و معریفە لتعارفوا ئەباتەوە سەر باسی عرف و معریفە و ئیعتراف و تعارف ئەیباتەوە سەر ئەوەی کە لە ڕاستیدا زانست ئەو پەرداخەمان پێ نیشانەدا و بە شێوازێکی زانستی پێتەڵێمە مادەیە و شوێنێکی گرتووە و بەش نییە ئەمە خودی بە شێواز زانست بە شێوازێکی ڕاستەوخۆ خودی شتەکەمان پێ نیشانەدا زانست پێمانەڵێ ئەوە مرۆڤە زانست پێمانەڵێ ئەوە کامیرایە زانست پێمانەڵێ ئەوە پەرداخێکە وەنیە ئەمە زانستە بەڵام معریفەی یان ناسینی ئەوە پێمان دەڵێ ئاسەواری بوونی ئەم پەرداخە چییە چ ڕۆڵێک دەبینێ ئەم پەرداخە نەبێ لێرە و ئەم ئاوەی تێدا نەبێت چی ڕوودەدا لە نەبوونی ئەو چی ڕوودەدا ئەمە زۆر گرنگە چونکە ئەو کات لە خەمی مانەوەی دەبی پشتی ئەمە ئاسەواری ئەو شتە چییە ئەمە معریفەیە کەواتە مامۆستا ناسری سوبحانی بە ڕەحمەت بێ فەرمێ ینی کە ئەڵێ لیتەعارەفوا هەر ئەوە نییە من تۆی مرۆڤ ئەوە زانست پێمەڵێ ئەوە تۆی زانست پێمەڵێ ئەوە تۆی ئەوە تۆ مرۆڤی بەڵام من ئەبێ بیر لەوە بکەمەوە کاتێ تەعارفم لەگەڵ تۆ کردووە بیر لەو شێوازە ناڕاستەوە خۆیە بکەم بۆ ئاسەوارەکانی بوونی تۆ لە ژیانی مندا ئەو کات قەدری تۆ ئەزانم بەبوونی تۆ نەبێ ئەو بەرنمەیە ناچێت ئەزانم بە نەبوونی تۆ چ کەلێنێک ئەکەوێتە نێ ئەو بەرنمەیە ئەو کات لە خەمی زیاتر ناسینی تۆ ئەبوو لە خەمی بۆیە شتێکمان نییە بە ناوی علم الله بەڵام بە ناوی معریفەت اللهمان هەیە ناسینی خودامان هەیە زانینی خودامان نییە بۆیە یەکێک لە کارە هەڵەکانی زانستە ئیسلامیەکان و یەکێک لە کارە هەڵەکانی پەیمانگە و کۆلێجی زانستە ئیسلامیەکان ئەوەیە دینیان کرد بە علم نەیان کرد بە معریفە بۆ ناسینی خوددا نەیان کرد بە معریفە بۆ ناسینی خوددا ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە ئەو کات قەدری مرۆڤ دەزانین بە کوشتنی هەر مرۆڤێک چ کەلێنێک ئەکەوێتە ژیانی ئێمەوە تەنانەت زانایانێکی پێشین دەڵێن مردنی لە نێوچوونی دوژمنەکانیشمان مردنی خۆمانە بۆ چونکە پێشبڕچێ و ململانەکان نامێنێتەوە لە نێوانماندا تاوەکومە بەرەو پێشتر و باشتر بڕی ئەمە لە ڕووی چۆن دەڵێ پەیوەندی نێوان مرۆڤ و مرۆڤ لە ڕووی دەستورەوە یعنی خودای گەورە کە پێمان دەفەرمێ ئەوفوا بالعقود ئێمە لە قورئانە زاراوە گەلێکمان هەیە بە ناوی عەهد بە ناوی عەقد بە ناوی وعد هەموو ئەمانە پەیوەندەکانمان بە شێوازێکی زۆر جوان ڕێکەخەنەوە عاهدوا الله عهد التزام و پابندبوونێکی شەرعی تایە ئەو بەڵێنان و پەیمانانەیە کە من وەکو مرۆڤ لە نێوان خۆم و خوددایە دەیدەم ئەمە پابندبوونێکی شەرعی ئەمە عەهدە بەڵام مرۆڤەکان لە نێوان خۆیاندا پێویستە پەیوەندەکانیان بە بەڵێننامەیەک یا با بڵێن بە گرێبەستێک بە عەقدێک ڕێکخەن ئەوفوا بالعقود عەقد التزامێکی قانونیە کەواتە نابێ بڵێ دین کافیە دین کافی نییە دین بە مانای پەیوەندی نێوان من و خوددا پەیوەندیەکە لەسەر بنەمای عەهد بەڵام ئەوی دیکەیان کە لە نێوان من و تۆی مرۆڤە ئەوە عەقدە ئەوە پێگوترێت دەستور لەم سەردەمەدا ئەوەیە کە پێغەمبەر درودی خوای لەسەر وێڕای ئەوەی قورئانیشی هەبوو چوو دەستوری نووسیەوە لەگەڵ خەڵکەکەی دیکەدا چونکەوە دەستورە ئەو بەوی دیکە دەبەستێتەوە ئەدی ئەوی دیکە کە پێی دەگوترێت من ئەو بەڵێنانە وعد التزامێکی ئەخلاقیە
ئەو بەڵێنەیە کە من دەم بە تۆ دوور لە هەموو گرێبەستەکان وەکو دوو هاوڕێ لەگەڵێکە هەندێک بەڵێن بەیەکە دەین ئەوە ئیلتیزام و پابندبوونێکی ئەخلاقیە پابند نەبوون بەو وەعدانەشەوە کە لێنێک لە ئەخلاقیاتی مرۆڤی مسلمان دروستەکە کەواتە مەبەستمە بۆ ئەمە جارێکی تر پێمان دەڵێ لەسەر ئاستی تاک تعاروف زۆر گەورەترە لە زانینی شخصەکە ناسینەکەی گرنگترە لەسەر ئاستی کۆش خدای گەورە داوای نووسینەوەی گرێبەستێکمان بۆ دەکات لە نێوان مرۆڤەکاندا بۆ ئەوەی کە لەسەر خاڵە هەڵبەشەکان ڕێکرد. مامۆستا جوانە دێنە سەر دواتەوە کە باسی وەکن کە ئاین چۆن والێ بکەین سیستەمی ژیان ئێمە جوان بکەن ئایا ئێمە ئاین بخینە خزمەتی مرۆڤ یان مرۆڤ بخینە خزمەتی ئاینەوە پرسیارێکی زۆر گرنگە. ڕەنگە ئاسانترین وەڵام بۆ ئەوە بێ بگوترێ ئاینێک هەر ناوێکی لێ بنەی ئەوە ئاینەکەی مرۆڤگەلێک دوای دەکەون و دێن لە ژیاندا دەیانەوە پیادەیکەن ئەوە دوو سێ پیادەکردنی هەر ئاینێک لە ژیاندا خێری نەبێ خێر نەداتەوە بۆ مرۆڤەکان بە دڵنیایی لە قیامەتیشدا خێر نەدات. ئاینێک خزمەتی مرۆڤ نەکا لە دنیادا بە دڵنیایی لە قیامەتیشە خزمەتی ناکە. ئاینە دۆزەخ بۆ مرۆڤ دروست کە لە دنیا وانە بۆی قسەیەکی جوان هەیە دەڵێن بەهەشت بۆ چێ دەڵێن بەهەشت بۆ مرۆڤگەلێکە کە دنیای خەڵکیان نەکردو بە دۆزەخ. جوانە ئێ باشە تۆ لێرە تەماشاکە ئێستا زۆر قسە دەکرێت لە نێوان ئەوەی کە مرۆڤ لە بیری دەچێتەوە خوددا پێی گوتوین مسلمانان برای تۆن لە دینە بەڵام ئەو دوای کۆمەڵگەی مرۆڤایەتی برای تۆن لە ئینسانیەتدا بۆچی ئەمە زبوونەی لێوەرناگری بۆیە ئێستا مرۆڤگەلی مسلمانی ئەم سەردەمە وەکو کەسێکی لاتۆ خۆی شتی پێ نییە جۆرێک لە خۆبەزلزانینیشی بۆ دروست بووە لە کەسیش خێر وەرناگرێ لە کەسی شت وەرناگرێ بۆیە هەموو شتەکانە باتەوە نێو خودی ئاین ئەڵێ ئاین سیستەمی سیاسی تێدایە ئاخر وانە ئەڵێ ئاین سیستەمێکی ئابووری تێدایە وانە ئەگەر هەیە عادی بۆمان پیادەکە ئەیوانە عادی پێمان نیشاندا خۆ ڕۆژ لە ئەمڕۆ خراپتر نییە لە کوردستانە کە قەیرانی دارایی و ئابووریمان هەیە ئادەی ئەگەر شتێک هەیە بە ناوی سیستەمی ئابووری ئیسلامی 100% بە ورد و دریشتەوە وەک بیردۆز بۆمان بێنەوە ئادی بۆ جێبەجێنەکەی خدا سوبحانەوە وتعالە لە ئەم کتێبەوە بۆ دروستکردنی پەیوەندیەکی باش لە نێوان مرۆڤەکاندا ئەوەندەمان پێ دەڵێ سیستەمی ئابووریتان لەسەر بنەمایەک دروستکەن وانە لا تظلیمونە ولا تظلمون نەستەمی پێ بکەن بەو سیستەمە لە خەڵک نەستەمتان لێ بکرێت گشتیە ئەمە بنەمایەکی گشتیە چۆن ئەمە دروست دەکەی کاکە ئەگەر لە ئەوروپا هەیە وەریگرە خۆ نیوەی زیاتری دەوڵەتداری کاڵێن ئیمامی عومەری کوڕی خەتاب بەڕەحمەت بێ کردوێتی چی بووە نیوەی لە فارس وەرگرتووە نیوەی لە ڕۆم وەرگرتووە ئێخوا عیبیتیان نییە ئەمە ئەزمونێکی ئینسانیە ئیسلام سیستەمێکی سیاسی خۆی هەیە کووە کامەیە نه ئیسلام هەرخوا فەرمووی ئین الله یەأمر بالعدل کەیف چۆن وای هاو چۆن ئەمە بکەین چۆن ئەمە دروستکەین ئەمە بگەڕێ ئەگەر سیستەمی پەرلەمانیە وا لە وڵاتان هەیە ئەگەر سیستەمی تێکەڵاوە هەیە لە وڵاتان ئەگەر سیستەمی ڕیئاسیە هەیە دەسوود لەم ئەزمونە وەرگرە کەواتە ئاین بۆ گۆڕانکاری لە ژیانی ئێمەدا ڕێنمایی داوە هێڵی پانی داوە هێڵی گشتی داوە ئیدی نابێ هی دنیا هیچ ئەزمونێک وەرنەگری هەربێ بڵێ من اقتصادی ئیسلامیم هەیە سیاسەتی ئیسلامیم هەیە اجتماعی ئیسلامیم هەیە علم النفسی ئیسلامیم هەیە ئەمە هەمووی لە 2007 بابەتێکم نووسی زیادە ڕەوی لە بەکارهێنانی پاشگیری ئیسلامی زیان بە ئاین نەگەینێ. مامۆستا زۆر سپاس بۆ چونەکانت کاتمان لێرە تەواو بوو دووبارە سپاس بینانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێرە بینەری پرۆگرامی بە کوردی بوون تا پرۆگرامی داهاتوو بەخواتان ئەسپێرم هەر شاد بن.